پرسیارێکی گشتی کە دەکرێت منداڵێک لە پۆلدا بیکات ئەوەیە کە کەس تا ئێستا بە چاوی خۆی ئەتۆمی نەدی بێت بۆچی ئێمە هەر خەریکی نوێنەی دەکێشین. هاوڕانی خۆشەوی سلااوتان لێبێت، خۆشحاڵم لە ڤیددیۆکی نوێتا دەتان بینمەوە. پرسیاری ئەم جارەمان بریتە لە پەروەردەی زانست چییە، فێرکردنی زانست چییە. پرۆفیسۆر مایکل ماتیوز کە پرۆفیسۆری پەروەردەیە لە زانکۆی نیو ساوت وێلز لە سیدنی ئوسترالیا وەڵامی پرسیارەکە دەداتەوە. سەرەتا بیرتان نەچێ لایکی ڤیددیۆکە بکەن، سەبسکرایبی کەناڵەکە بکەن تا ڤیددیۆی هاوشێوە ببینن، لای خۆشتانەوە وڵاوی بکەنەوە. زۆر سوپاسدانەکەم. ئەم پرسیارێکی گرنگە لەبەرەوەی بەشێکی زۆری پێشکەوتنی زانستی و فەرهەنگی و کۆمەڵایەتی و سیاسی ئەم دنیای ئێستەی ئێمە پێوەستە بە زانستەوە. بۆیە فێرکردنی زانست و پەروەردەی زانست، زانینی وەڵامەکە زۆر گرنگە. زۆربەی پەروەردە ناسە هۆشیارەکان باوەڕیان وایە کە پەروەردەی زانست تەنیا لە فێرکردن و ڕاهێنان لە ڕاستیە زانستیەکاندا ناکرێت چوو بکرێتەوە، بەڵکو دەبێت پەروەردە و فێرکردن بێت لەبارەی زانستەوە. ئەو خوێندکارانەی زانست دەخوێنن، ینی زانیارە زانستیەکانیان لایە، دەبێت نرخی ڕێکارە زانستیەکانیش بزانن، دەبێت نرخی میتۆدە زانستیەکانیش بزانن و هەروەها نرخی جۆرا و جۆری میتۆدەکان و سنوورداربوونیشیان بزانن. یعنی خوێنکار دەبێت هەست بەو کێشە و باسانە بکات کە پێوەستن بە میتۆدەوە، ینی ئەو کێشە و باسانە سەرنجی خوێنکار ڕابکێشن کە پێوەستن بە میتۆدەوە. بۆ نمونە حەز بکات بزانێت میتۆدە زانستیەکان چۆن هەڵدەسەنگێنرێن، تاقیکردنەوەکان چۆن ئەنجام دەدرێن، بەڵگە چۆن کاریگەری لەسەر گریمانە دەبێت، هەروەها ئەو گریمانانەی کە ڕکابەری یەکدی دەکەن چۆن هەڵدەسەنگێنرێن و چۆن پلەبەندیان بۆ دەکرێت. ئەو خوێندکارانەی کە تاقیکردنەوەی زانستی دەکەن یان دایانەوێت لە تاقیکردنەوەیکی زانستی تێبگەن، گرنگەوە بزانن کە داتا پشت بە تیۆری دەبەستێت، بزانن کە چۆن بەڵگە پێوەستە بە بوونی پاڵپشت یا هەڵوەشانەوەی گریمانەوە، بزانێت چۆن لە زانستدا حاڵەتە ڕاستیەکان پێوەستن بە حاڵەتە ئایدیاڵەکانەوە، بە حاڵەتە میسالیەکانەوە، هەروەها چەندین بابەت و باسی پێوەست بە فەلسەفە و میتۆدەوە. ئەم جۆرە پێوەستبوونە بە شێوەیەکی گشتی پێی دەگوترێت بە دواداچوونی زانستی، بە دواداچوون و لێکۆڵینەوەی زانستی. مامۆستای هەر بابەتێکی زانستی گرنگە شتێک لەبارەی فەلسەفەی بابەتەکەەوە بزانێت و بە خوێندکارەکانی بڵێت، شتێک لەبارەی پێکهاتە فکریەکانی میتۆدە جیاوازەکان و دۆزینەوە جیاوازەکان و ڕاستیە زانستە جیاوازەکانەوە بە خوێندکارەکانی بڵێت. خوێندکار دەتوانێت لە ڕێی بە دواداچوونی ڕاستیە زانستیەکان و پێشگریمانە زانستیەکانەوە بەم باسانەوە پێوەست بکرێت و پێوەی گرێ بدرێت، وای لێ بکرێت کە حەزی لەم باسانە هەبێت. بۆ نمونە ئایا یاسای بوونی هۆکار کۆزاڵەتی ڕاستیەکی زانستیە؟ ئایا سروشتگەری ناتچڕەلیزم ڕاستیەکی زانستیە یا زانست جێگەی شتی ناسروشتی تێدا دەبێتەوە؟ ئایا زانست دابەشکردنی تایبەتمەندیەکان بۆ سەرەکی و لاوەکی قبول دەکات؟ بۆ نمونە تایبەتمەندی سەرەکیەکان وەکو کێش و قەبارە و دۆخی ڕەقی و شلی و گازی، خێرایی، ژمارە، ئەمانە تایبەتمەندی سەرەکیەکانە. تایبەتمەندی لاوەکیەکانی وەکو بۆن، وەکو ڕنگ، وەکو تام، کە ئەمانە تایبەتمەندی لاوەکین و پێوەستە بە پێشبینی و یا چاوەڕوانیە مرۆییەکانەوە. ئایا زانست جێگەی ئەمانە تێدا دەبێتەوە؟ ئەو دابشکاریە قبول دەکات یان نە؟ ئەمانە پرسی گرنگن کە پێوەستن بە فەلسەفەی زانستەوە، پێوەستن بە میتۆدی زانستی و فکری زانستیەوە. یان کاتێک کە دەبیستین پەرەسەندن تەنیا تیۆریەکە، ئایا جیاوازی تیۆری لە یاسا یان ڕاستی زانستی چییە؟ چه جیاوازیەک لە نێوان تیۆری یا یاسایی زانستی هەیە؟ ئەمانە و چەندین بابەتی تر پێوەستن بە مەسەلەی فەلسەفەی زانست و میتۆد و بیری زانستیەوە و گرنگە بەریەکەوتن لە نێوان خوێندکار و ئەم جۆرە باسانەدا هەبێت. پرسیارێکی گشتی کە دەکرێت منداڵێک لە پۆلدا بیکات ئەوەیە کە کەس تا ئێستا بە چاوی خۆی ئەتۆمی نەدی بێت بۆچی ئێمە هەر خەریکی نوێنەی دەکێشین؟ هەڵبەت ئەم پرسیارەی ئەم منداڵە یەکێکە لە پرسیارە هەرە سەرنجڕاکێشەکانی فەلسەفەی زانست. ئەویش پەیوەندی بەڵگەیە بەو شێوەیەی بەو وێنەیە کە کێشراوە و پەیوەندی ئەو وێنەیە کە کێشراوە بە ڕاستی شتەکە خۆیەوە. مامۆستایەکی سەرکەوتووی زانست گرنگە دەستخۆشی لەم جۆرە پرسیارە بکات و بتوانێت وەڵامێکی معقول بداتەوە، یان هەرنا بتوانێت پێشنیازی پرسیاری هاوشێوە بکات. ئەگەر مامۆستا بڵێت نازانم یان بڵێت وەڵایدی لە کتێبەکەدا ئاوایە، ئەوە بەڕاستی دەرفەتێکی ناوازەی فێرکردن و قوڵبوونەوە و پەروەردەکردنێکی زانستی باشی لەدەستداوە. نیشاندانی ڕەهەندە دەوڵەمەندەکانی ڕێکار و میتۆدە زانستیەکانی لەدەست چووە.
هەروەها لەم باسەدا گرنگە خوێندکار شارەزایی لە وێستگە سەرەکیەکانی پێشکەوتنی زانستی هەبێت و کاریگەری ئەو وێستگە گرنگانە بەسەر فەرهەنگەوە بزانێت. بۆ نمونە گۆڕینی ئەو وێنە ئەفسانەیەی کە بۆ گەردون و بۆ جیهان هەبووە، ئەو جێگۆڕکیەی کە کۆپەرنیکۆس بۆ نمونە بۆ پێگەی زەوی لە کۆمەڵگەی خۆردا کردی لە چەقی کۆمەڵگەی خۆرەوە دەری هێنا و کردێ یەکێک لە ئەو هەسارانەی کە بە چواردەوری خۆردا دەسوڕێنەوە. ئەو پێشکەوتنە گرنگانەی لە تاقیکردنەوە و زانستی ماتماتیکدا بەدەست هاتوون، یا ئەوانەی کە پەیوەندیان بە گالیلۆ و بە نیوتن و ئەنیشتاینەوە هەبووە. بۆ نمونە دۆزینەوەکەی پاستۆر کە پەیوەندی نەخۆشی بەستەوە بە بوونی میکرۆبەوە، زانینی تیۆریە جیاوازەکانی ئەنیشتاین، دۆزینەوەی کۆدەکانی DNA، توێژینەوە زانستیەکانی پێویست بە جیناتەوە. ئەمانە هەموو و چەندان وێزگەی دیکە لە مێژوودا هەن کە ئەمانە هەمووی وێزگەی گرنگن و کاریگەریان لەسەر دنیابینی و تێڕوانین و فەرهەنگەوە هەبوون. بۆیە گرنگە خوێندکار گرنگی بە فاکتەرە فکری و کۆمەڵایەتی و سیاسیەکانی ئەم وێزگە و ئەم دۆزینەوانە بدات و گرنگیان لە پێشکەوتنی مێژووی مرۆڤایەتی بزانێت. گرنگیدان بە زانست بەم شێوەیە هەڵبەت لە ژێر چەتری خوێندنی لیبرال ئێدوکیشن لە ژێر ئەو چەتری ئەو جۆرە خوێندنەدا زیاتر جێگەی دەبێتەوە، بەڵام تەنانەت خوێندنی تەکنیکی زانستیش سوودێکی زۆر لە خوێندنی فەلسەفە و میتۆدی زانستی دەبینێت. تەنانەت خوێندنی تەکنیکی زانستیش دەوڵەمەند دەکات، چونکە معریفەی زانستی هەڵبەت مانای زانینی ڕاستی زانستیەکان دەگرێتەوە، بەڵام مانای ڕێکارە زانستیەکانیش دەگرێتەوە، ڕێگەکانی گەیشتن بە ڕاستی زانستیەکان و گریمانە زانستیەکان و بانگەشە زانستیەکانیش دەگرێتەوە. بۆیە گرنگیدانە بە بەرهەمی زانست لە هەمان کاتا گرنگیدانە بە پرۆسەی زانستیش، گرنگیدانە بەو ڕێگە تەکنیکی و فکریانەی زانست لە ڕێیانەوە پێش دەکەوێت و بانگەشەکانی تاقی دەکاتەوە. مێژوو و فەلسەفەی زانستیش بۆ تێگەیشتن لەم پرۆسە زانستیانە زۆر گرنگن. ئەگەر خوێندکار نمونەی زۆری بە دواداچوونە زانستیەکان، تاقیکردنەوە ورد و سەرنجڕاکێشەکان، گریمانە فکریەکان بخوێنێتەوە، ئەوە بەدڵنیاییەوە توانە زانستیەکانیشی پێش دەکەون. ڕێگە و دەرفەتی زۆر هەیە کە خوێندنی زانست ببێتە پرۆسەیەکی معریفی قوڵ، ببێتە شوێنی پرسی فکری و کۆمەڵایەتی و مێژووی. بچووکردنەوەی خوێندنی زانست تەنیا لە زانین و لەبەرکردنی ڕاستی زانستیەکان و زانیاریە زانستیەکاندا بەڕاستی پرۆسەی پەروەردەیی لە پرۆسەیەکی دەوڵەمەندەوە دەکاتە پرۆسەیەکی بێتام و وشک و بێمانە، دەرفەتی پەروەردەیەکی دەوڵەمەند لەناو دەبات. خوێندنی زانست دەکرێت ببێتە دەرفەتی خوێندنەوە و نووسینی فکری و زانستی. دەتوانین سوودێکی زۆر لەو سەرچاوانەی کە ئێستا بەردەستن ببینین، سوودێکی زۆر لە ئینتەرنێت ببینین، سوودێکی زۆر لەو ماڵپەڕ و پێگە ئەلکترۆنیە تایبەتانە ببینین کە لەسەر زاناکانن، لەسەر ژیانی زانەکانن، لەسەر پرۆسەی پێشکەوتنی فکر و بیرروبۆچوون و لایانی کۆمەڵایەتی و کەسی ئەو زانانە بزانین ڕنگدانەوەی ئەو پێگە گرنگە مێژوویانە بەسەر پێشکەوتنە زانستیەکانەوە ببینین. بە کورتی ئەوەی لەم ڤیددیۆدا زیاتر جەختم لێ کردەوە ئەوەیە کە پەروەردەی زانست یا فێرکردنی زانست ئەگەر تەنیا لە فێرکردن و پێدانی ڕاستی زانستیەکان لە زانیاریە زانستیەکاندا بچووک بکەینەوە دەرفەتێکی پەروەردەیەکی دەوڵەمەند لە دەست دەدەین. بۆیە پەروەردەی زانست، فێرکردنی زانست ڕاستە باس و خواسی بەرهەمە زانستیەکان گرنگە، بەڵام پرۆسە زانستیەکانیش بە هەمان شێوە زۆر گرنگن، لایەنە کۆمەڵایەتیەکان، لایەنە مێژوویەکان، لایەنە فەلسەفیەکانی پێشکەوتنی زانست بە هەمان شێوە گرنگن ئەگەر گرنگتریش نەبن. هیوام وایە ئەم ڤیددیۆیە جێگەی خۆی بگرێت، هیوام وایە باس و خواسێک دروست بکات. ئەگەر ڤیددیۆکەتان بەدڵە ئەوە لایکی ڤیددیۆکە بکەن، لای خۆتانەوە بڵاوی بکەنەوە، سەردانی کەناڵەکەش بکەن، ڤیددیۆی دیکەی هاوشێوەی زۆری تێدایە، دڵنیام سوودی لێ دەبینن. تا ڤیددیۆیەکی دیکە و پرسیارێکی دیکە بەخواتان دەسپێرم.